سنتەری ڕۆشنبیری سەرا باوکاری ڕێکخراوی لیانە بۆ گەشەپێدانی هزر و مرۆڤ دۆستی و ڕێکخراوی شنەی بە لە ئاوێزانی ئەم وەرزە ڕەنجینەدا کۆڕێکی شعر خوێندنەوە بە ناونیشانی شکۆفەی شعر باڵا دەکا بۆ نووسەر و شاعیر فواد بەرزنجی ڕێخست. بۆ قسەکردن لەسەر کۆڕەکە میوانداری بەڕێز فواد بەرزنجیمان لە استودیۆ کردەوە. مامۆستا فواد بەخێربێی. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا لە سەرەتاوە بۆ ئەم ناونیشانە بۆ کۆڕەکە ناونیشانەکە من بە ناوێکی کەوە ناوم نابوو کاک عەبدولی حەمەباقی دەستی خۆش بێ حەزی کرد ئەو ناوە دابنێ لە بەرخاتری سەنتەرەکەی خۆیان و پێم جوان بوو و ناوێکی جوانە و دەمە و بەهار دەڕۆین ئێمە. بەڵێ مامۆستا فواد ئەو شعرانی کە دوێنێ لە کۆڕەکەدا خوێنتەوە جیاوازە لەوەی کە پێشتر دیوانێکت بە چاپیان بەڵێ جیاوازترە لەم دیوانە شعری مانگی پێشوو بڵاومان کردەوە کە ئەم شعرانە زیاتر لە ساڵی 21 و 22 تا 20 ئەو چەند ساڵی ڕابردووە ئەو دوو ساڵە دەگرێتەوە تا 22 باشە 23 ئێستا حازرە بۆ دیوانێکی کە و 24ش بەشێکی کەم هەیە و ئەمە کۆمەڵە شعری نوێ بوو حەزم کرد لەو سنتەرەدا بە هاوکاری ئەو دوو ڕێکخراوە بە ڕێزە کۆمەڵە شعری تازە لەم بەهارە وەکو چرۆیەک بە یەخەی دانیشتوانی شاری سێمانی خۆشەویست. باڵە جان مامەسا لە کۆی وەڵامەکانە پرسیاریشکە دێنن جیاواز لە لەو شعرانی کە لە کۆڕەکەیە کەواتە چەند شعرێکی کەشتێ و کە بەنیازیت لە دووتوی کتێبیشکە دیوانێک حازرە ئەو شعرانەیە کە دەکەوێتە ڕێک ساڵی 2023 بەڵێ باشە ئەنی من ئەو شعرانە هەر خۆی یەکسەر ڕۆژانەکە دانێم هەمووی حازرە بۆ بڵاوکردنەوە تەنهاونەیە کاتەکەی پێویستە بۆ چاپکردنەوەی چیتر. بەڵێ مامۆستا فواد کاریگەری چ قوتابخانەیەکی شعری ناوخۆیی و تەنانەت جیهانیشی بەسەرەوەیە؟ بەڵێ وەڵای من زیاتر تەبعاً خۆ هەمومان نەبێ جیهانیمان بەسەرەوە بێت چونکە جیهانیت بەسەرەوە نەبێت لە ڕووی ڕوانگەوەتەوە گەرداهێنان کە ئەبێ کۆت و بەندی شعر بچڕێنی بۆی بگەیتە ئاستێکی باش ینی هزر و توانای خۆت نوێگەری دابنین ڕێچکەی جیاواز بگریتە لە ئاسی ناوخۆمان. بەڵام لە ئاسی ناوخۆدا من زیاتر ئەو شعرانەی کە هینالی و مەحوی و پیرەمێردوانە زۆر کاریگەریان لەسەر من هەیە و لە دەریشەوە زۆر جار شعرەکانی ئەحمەد شاملۆ و نیمای فارسی ئێرانی دەخوێنمەوە. بەڵێ مامۆستا جیاواز لە شعر نووسین لە چ بوارێکی تریش ئەنووسیت؟ وەڵام من زیاتر نووسینەکانم بواری مێژوویە ئەو بابەتە مێژوانەی بەتایبەت لە سەر قۆناغی حکومدارەکانی شێخ مەحموودی نەمر لە سێمانی و لەگەڵ ئەو بنەماڵانەی کە خزمەتیان کردووە بۆ شۆڕش لە کوردستاندا بەگشتی. بەڵێ چەند کتێب لەو بارەوە مامۆستا بە چاپگانەوە تایبەت بە مێژووی کوردستان؟ من ئەوانەی کە مێژووین دوو کتێبی چاپکراوێکیانی ئەندێشەیە باز لە حکومەتەکانی سەردەمی شێخ مەحموود دەکا کە دایمەزاندووە کتێبێکیان بە ناوی کاک ئەحمەدی شێخەوە کتێبێکی کە هەر مەلیک مەحموود لە دەستپێکی ژیانیەوە ینی لە کارەساتی مووسڵەوە لە کۆچی کاک ئەحمەدی برایی و لە کۆچی شێخ سەعیدی باوچەوە لێوە کە تەمان ئەوە سەرەتای دەستپێکە گرنگەکەی مەلیک مەحموودە تا ساڵی 36 حازرە بۆ چاپ بە دوای هەندێک وردەکاری کە دەگەڕێم و خاوەنی 5 تا 6 ئەتوانم بڵم بەم دیوانی کە ئێستا باسم کرد حازرە لەگەڵ دیوان دوو بەرگی کەی پێشتر کە پێش بارتەقا بوو بڵاوکرانایەتەوە تا ئێستاوانەشم بڵاو نەکردوونەتەوە بە ناوی مانگە شەو دامناون هەردوو بەرگەکە ئەوانە دەستنووسن و ئیتر چاوەڕێ ئەوەی بزانین زروفی هەم ئابووری هەم زروفەکە چۆنە خوازی و وڵاوی کێنەویش. بەڵێ مامۆستا بەڕێوە چوونی کۆڕی شعری یاخود هەر بۆنێکی ئەدەبی تر بەڵێ تا چەند گرنگی هەیە بە تایبەتی لە مەلوو مەرجەیە بۆ خودی کەسەکەشی گشتی مەبەست بەڵێ بە شێوەیەکی گشتی ڕاست ینی شاعیر دەیەوێ توانای تا کۆمەڵگە بەرەو ئاستی باش بەرێ جگە لەوەی وەک کەسیش بۆ خۆی ئاستی خۆی شارەزا ئەبێ و ئەتوانێت کار لە ڕەفتار و لە خوێندنەوە لە هەست و کەوتەکانی خۆی دابکە بتوانێت خۆی بەرێتە قۆناغی پێشکەوتوتر. بەڵێ مامۆستا فواد دوا پرسیارم ئەگەر بە کورتی جواب بدەیتەوە جگە لە بواری مێژوو لە بواری پەروەردەیە
هیچ نووسین و نامیلکێک لەسەر باش و باست کرد لەسەر بواری پەروەردەش بەڵێ نامیلکە گەورەترە بێ لە نامیلکە ئیشاءڵڵا ئەوەش بوارەکە فران بوو مامۆستا هەم مێژوو هەم شاعر هەم پەروەردە ساسی خۆم کە مامۆستام وە ئێمە هەر بنەچەی خۆمان زۆر بەمان ئەو حەز و هیوایەمان هەیە بۆ خۆ دەرخستن نابەس حەزمان لێتی جێپەنجەمان دیار بێ پێش ئەوەی وەکوتم ئەم گەشتیاری کە ئێستا ئەمە گەشتیاری نەمدنیا دەڕۆین بزانین چی بەجێڵین لە گەشتەکەمانە و چی شکۆکەینەوە بۆ ئەولا بەڵێ مامۆستا فواد بەرز لە بواری شێوەکاری شایشەءڵڵا بەنیازی پێشەنگایەکەم چونکە پێشتریش پێشەنگام کردوێتەوە سەرکەوتو بیشانە چی کە تێ مامۆستا ئەگەر بە کورتی وەڵا خۆشەویستیم بۆ ئێوە هیوادارم هەموو کەس قەدری شاعیر و نووسەر و ئەو کەسانی کە ئەیانەوێت دەرکەوتن من دایمەن زۆر جار ئەوە دەڵێم مرۆڤ بۆ دەرکەوتنی شخصی خۆی نا بەس بۆ خزمەت ئەو دەرکەوتنی خۆی بەکاربێنێ بەڕێز فواد بەرزنجی نووسەر و شاعیر زیاتر بە مامۆستا شێخ فواد بەرزنجی بەناوبانگم بەداخەوە سپاس بۆم دەرفەتە و فەرمان بەرەکەت سپاس بۆ کاکە ئاکام بۆ ئێوە بۆ کورساتی دووبارە بەخێر بێن سپاس بۆ ئێوە عزیز